سڵاوتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. یەکێک لە بەرنامەکانی حکومەت لە کابینی نوێم گرنگیدان بوو بە سێکتەری کشتتوکاڵ لە پاڵ کەرتی نەوت بەتابەتی ئەمە بۆ ئەو بوو کە حکومەت ئێرێم لەو سەرچاوە تاکە داهاتی کە لە ڕابردوو هەی بۆ ڕزگاری بێت بۆ ئەمەش گرنگێکی زیاتریدا بە کەرتی کشتتوکاڵ و سەرجەم بژانەوەی ناوچە کشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەم بەرنمەیە کە ئەوەی من مەبەستمەبی کە مەتەوەرێک بۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم ئەوەیە کە دۆخی کەرتی کشتتوکاڵ لە پارێزگای هەڵەبجە چۆنە لەمپەرەکانی بەردەم پێشکەوتنی کەرتی کشتتوکاڵ لە ناوچەکە چییە بە هێندەی ئەو بەپیتی و کەشوها گونجاوی کە لە هەڵەبجە هەیە هەمیشە بە نمونەیەکی باشی کشتتوکاڵی هێنراوەتەوە ئایا توانراوە سوودی لێوەربگیرێت یاخود بوو ئەمە کەم تەرخەمی هەیە و دەبێت چارەسەر بکرێت حتمما لەگەڵ هەمومانە کۆمەڵێک وردەکاری دیکەی تایبەت بە دۆخی کشتتوکاڵی و ئەو بەرومانەی کە لەم کابینەیەدا ڕەوانەی دەرەوە کراوە دەکەمەتەوەرێک و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم بە ڕێستار محمود بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە بە وەکالەت دەکەم. سپاس بۆم دەرفەتە کاکستار بەخێربێت. سپاس بۆ ئێوەش. کاکستار ئەگەر بۆ پرسیارە ئامە دەست پێ بکەم کەرتی کشتتوکاڵ لە هەڵەبجە لە چی ئاستێکدایە ئێوە خۆتان لێ ڕازین؟ طبعاً هەڵەبجە بەپێی هەڵکەوتە جوگرافیەکەی ناوچەیەکی کشتتوکاڵیە خاوەنی زەوی بە پیتی کشتتوکاڵی ئاو هەوای لەبار بۆ کشتتوکاڵکردن و ئەم ناوچەیە دەستێکی زۆر باش کاری تێدایە کە ساڵانە لە بوارە جیاجاکانی کشتتوکاڵ و بەرهێنان ئەەکەن. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی دۆخی کەرتی کشتتوکاڵ بکەیت بەداخەوە لە دوای ساڵی 2014ەوە کە قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کرد وەزارەتی کشتتوکاڵ نەیتوانیوە وەکو پێویست پاڵپشتێک کشتتوکاڵەکان بۆ براجوتیارەکان دابین بکە. بەڵام ئەوەی کە جێگەی خۆشببختیە لەم ساڵانەی دوایی بە تایبەت لەم دوسێ ساڵی پێشتر هەرێ هەنگاو نراوە بۆ ئەوەی کەرتی کشتتوکاڵ لەو دۆخە چەقبەستویە دەربازی بێت. یەکە لەو هەنگاوانە ئەوە بوو کە بڵێن پرۆژەی بە بازارکردنی گەرمی جوتیاران بوو کە گرێبەستێ بوو لەگەڵ دوو کۆمپانیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئیمزاکرا بۆی ئەو بڕەزیادەی کە لە جوتیاران ئەمایەوە لە گەنم بۆ ئەوەی تەسلیمی سایلۆکانی بکەن لەلایەن وەزارەتی بازرگانی عێراق وەرگیرا لەلایەن ئەم دوو کۆمپانیا وەربگیرێ و هەروەها پرۆژەی بڵێن سەرپەرشتیە یاسایی سەرپەرشتیکردنی پرۆژە کشتتوکاڵەکان بۆ دەرچوانی زانکۆ و پێماگەکانی کشتتوکاڵی و هەروە دەرچوانی ڤێتەرنەری کە خۆشببختانە ئێستا ئەوە کەوتوتە بواری جێبەجێکردن و ئێستا ئامادەکاری ئەکرێ بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بە تەواوەتی جێگەی خۆی بگرێ. هەروەها پرۆژەیەکی تر هەبوو ئەویش بۆ دابینکردنی ئامێرە کشتتوکاڵەکان بۆ براجوتیارەکان کە ئەمەش کارێکی زۆر باشە و ئەوەندەی ئێمە زانیاریمان هەیە کە دراوەتە کەرتی تایبەت بۆ ئەوی بتوانێت ئەو ئامێرانی کە داخوازی جوتیارانە بۆیان دابینکردنێ بە قستی 5 ساڵ. ئەوەی کە لە سنووری ئێمە جێگەی خۆشحاڵیە و بەرهێنەرانێکی زۆر ڕویان کردوتە ئەو ناوچەیە بۆ بەرهێنان لە کەرتی کشتتوکاڵ کە هەم لە بواری پەلەوەری دێمە سەر ئەوی بە دیاریکراوی کە وە بەرهێنان لە کەرتی کشتتوکاڵ گەشتووە بەچی ئاست و ڕێژەیەک بەڵام پێشەوە یانی دەمەوێت ڕاشکاوانە پێم بڵێ بەپێ ئەو بەپیتی و زەوێ بەرفراوانی کە لە ڕووی کشتتوکاڵیەوە لە سنووری هەڵەبجە هەیە بە هێندەی ئەوە توانراوە لە تەواوی ئەو ڕووبەرە زەوێ کشتتوکاڵی وەربگیرێت کە لە سنوورەکەدا هەیە یان بەرامبەر ئەمە کەم تەرخەمی هەبوو لە ماوەی ڕابردوو. مەبەستەوە چ لایەک توانیوێتی بە وەکو کشتتوکاڵ کە معنین بەم بابەتە توانرا بە هێندەی گونجایی کەشوهەوە بەپێی ئەو بەپیتە زەوی کە لەو سنوورە هەیە ینی ڕووبەرێکی باشی زەوی هەمیشە پارێزگای هەڵەبجە وەکو نمونەیەکی باشی کشتتوکاڵی هێنراوەتەوە بە هێندەی ئەمە توانراوە جۆر و بەرهەمە جیاوازەکانی کشتتوکاڵ و ناوچەیە بەرهەم بێنرێت. طبعاً ئەمە ینی ئەم پرسیارە زیاتر بۆ هەڵسەنگاندنی ئەو دۆخەیە کشتتوکاڵ لە سنووری پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی گشتی ینی لە ئاستێکی زۆر باشایە بەڵام ئەوەی کە لە ئاستێکی باشانیە دامی حکوومەتە بۆ ئەم سێکتەرە. ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕوو پانتایەکی زۆر بەرفراوانمان ساڵانە
ئەچێنرێ بە بەرهەمی دانەوێڵە و ئینتاجێکی زۆر باش لە سنووری ئەو پارێزگا هەیە کە لە ساڵێکی ئاسایە نزیکەی 45,000 تەن دانەوێڵە بەرهەمهێنراوە. ڕوبەرێکی زۆر باش بە باخ چێنراوە کە نزیکەی 12,000 دۆنم باخە لە ناویشاندا بەرهەمی هەنار نزیکەی 9,000 دۆنمە کە ئینتاجی ساڵانەی نزیکەی 35,000 تەنە. بە شێوەیەکی گشتی لە پرۆژەی ئاژەڵی و پەلەوەری بەرەو پێشچوونێکی زۆر پاژەیە و چەندین پرۆژەی ناوازە و نایب لەو بارانش ئینتاج ئەکرێ. بەڵام ئەوەی کە وەکو ئاماژەم پێدا ئەوەی کە گرنگە بۆ ئەوەی ئەم کەرتە پێش بخرێ بۆ ئەوەی دەستگرۆیی براجوتیارەکان بکرێ ئەو دەعمە مادی و معنەویە کە پێویستە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ براجوتیارەکان بۆ کەرتی کشتتوکاڵ دابین بکرێ. ئەویش خۆی ئەبینێتەوە لە دابینکردنی پێداوی سێ کشتتوکاڵەکان پارێزگاریکردنی بەرهەمی ناوخۆیی کە زۆربەی جار براجوتیارەکانمان لە کاتی بەرهەمی هێنانە تووشی گرفتی ساختکردنەوەی بەرهەمەکانیان ئەبێ کە ئەوەش بە چەندین ڕێگە ئەتوانرێ کاری لەسەر بکرێ هەم بە پیشزازیکردنی کشتتوکاڵ هەم بە بازارکردنی کشتتوکاڵ لە ناوخۆی کوردستان و هەم پارێزگاریکردن و حیمایەتیکردنی بەرهەمی ناوخۆیی ڕێگریکردن لە هاتنی بەرهەمی دەرەکی و هەروەها دۆزینەوەی بازار بۆ لە دەرەوەی هەرێمی کوردستان یاخود لە دەرەوەی عێراقیش بۆ ئەوەی بتوانرێ بەرهەمی کشتتوکاڵیە زۆر باز دەکرێت بۆ نمونەیەکێک لە کرۆکی پێشکەوتنی هەر کەرتێک لە دنیا بەتایبەتی لە کەرتی کشتتوکاڵ بابەتی ئەوەیە کە پیشەسازی خۆراکی دابمەزرێت لەو ناوچەیە لە هەڵەبجە ئەمە هەیە تا ئێستا کراوە. لە هەڵەبجە ئێستا خۆشببختانە پرۆژەیەکی گەورەی کۆمەلگای خۆراکی دروست ئەکرێت کە خۆی لە کۆمەڵێک کارگە و ساردخانەی کشتتوکاڵی ئەبینێتەوە کە تەسەور وایە بە تەوابوونی ئەم پرۆژەیە کەلێنێکی زۆر باش پڕ ئەکاتەوە چ بۆ بەرهەمی شیرەمەنی بێت چ بۆ بەرهەمی میوەجات بێ هەروەها بۆ هەڵگرتنی ئەو بەرهەمانەی کە زیادن لە پێداویستی بازار. باشە بەرهەمی ناوخۆی هەڵەبجە لە ئاستێکدا بتوانێت ینی ببێ بە کەرەسە بۆ ئەم کارگانە یعنی پێداویستەکە لە ئاستی ناوخۆ زیاترە و ئێوە پلانتان چیە بۆ ئەوەی کە ئەوەی لە ئاستی ناوخۆ زیاتر بۆ ڕەوانی دەرەوەی بکەن بەتایبەتی من پێم وابێ ئێستا هەنار ڕەوانی دەرەوەکراوە لەم کابینەیەدا بەدەر لەوە چی جۆرێکی بەرهەمی دیکە ڕەوانی دەرەوەکراوە لەم کابینەیە. وەک لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد هەڵەبجە ناوچەیەکی زۆر لەبارە بۆ کشتتوکاڵکردن و ئەتوانرێ کەرەسەی خاوی زۆر پیشەسازی کشتتوکاڵی لەو سنوورەت بەرهەم بهێنرێ چ بەرهەمی تەماتە بێت چ بەرهەمی میوەکان بێت چ بەرهەمی دانەوێڵە بێت کە ئەتوانێت لە سەناعاتی بڵێن هین بەکار بهێنرێت چ بەرهەمی پەتاتە کە ئەتوانێت لە معمەلی جبسی پەتاتە ئەوانە بەکار بهێنرێ و ئەو بەرهەمانش کە ڕەنگە لەبەر نەبوونی بازار براجوتیارەکان لە کاتی ئێستا نەتوانن بەرهەمی بێنن ئەگەر بێت و ئەو کارگە و پیشەسازیانە بکرێتەوە ئەتوانرێت ئەو بەرهەمانش بەرهەم بهێنرێ و لەو کارگانە ساغ بکرێتەوە. بێگومان چه هەڵەبجە وەکو پارێزگای هەڵەبجە و دەشتی شارە زوور بەگشتی ناوچەیەکی زۆر لەبارە بۆ ئەوەی بتوانرێت ئەو بەرهەمانەی کارگەی کە ئێستا بە فعلی لە کاردان کارگەی دۆشاوی تەماتە و کارگەی زەیتی زەیتون هەردووکیان پشت بەرەمی ناوخۆی دەبەستن. خۆی لە ڕاستیدا کارگەی زەیتی زەیتون کە لە سنووری پارێزگای هەڵەبجە دروست بووە بەشێکی پشت بە بەرهەمی ناوخۆی ئەبەسێت و چ بەرهەمی پارێزگای هەڵەبجە بێ یاخود شارەکانی تری کوردستان بێ و هەندێک جاریش لەبەرەوە تاقەی کارگەکە گەورەیە ڕەنگە بەرهەم لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بهێنن لەوێ بیکەن بە زەیتی زەیتون. سەبار بە کارگەی دۆشاوی تەماتە بەداخەوە تا ئێستا نەتوانراوە کە ئەو ڕۆڵە گەورەیە ئەو گرنگەی کە هەیەی بیبینێ ئەویش ڕەنگە هەنێ هۆکاری هەم تەکنیکی تایبەت بە خۆیانە بێ و هەندێ هۆکاری تایبەت و زروفی بڵێن ناوچەی هەبێت لە بابەتەکە و لە ساڵانی ڕابردوو هەنگاوێکی باشیان ناتوانیان لەگەڵ کۆمەڵە جوتیار بەرهەم بێنن و بەرهەمەکان لە معمەلەکە ساغە کردەوە بەڵام بەداخەوە بەهۆی هەندێک زروفەوە ئەو حاڵەتە وەستاوە. هیچ بڕیار و پرۆژە و پلانەکەی بۆ کردنەوەی کارگەی دیکە لە سنوورەکە بەدەر لەم دوو کارگەیە وەک باسم کرد ئێستا کۆمەلگەیکی خۆراکی دروستەکرێ و کۆمەلگە خۆراکیە کارگەی بەرهەمێنانی شیرەمەنی تێدایە کارگەی بەرهەمێنانی ئاومیوەی تێدایە چەندین کارگە و ئەمە وەزارەتی کشتتوکاڵ سەرپەرشتی دەکات یا خۆی لە ڕێگەی دەستەوە بەرهێنانی هەرێمەوە دەکرێن پرۆژانە
خۆی لە ڕاستیدا ئەو پرۆژانەی کە لە بواری کشتتوکاڵی بەرهەم ئەهێنرێن ڕاستە ئەوەی کە نەخشە ڕێگەی و یاخود هاندەر و پاڵپشت و کاراسانیکەری ئەو بوارەیە وەزارەتی کشتتوکاڵە، بەڵام وەزارەتی بڵێن وەزارەتەکانی تری معنی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان بەشێکن لەو پرۆسەی پێشکەوتنەی بواری کشتتوکاڵ، چونکە بەشێک لە پرۆژەکان پرۆژەی و بەرهێنانن، بەشێک لە پرۆژەکان پرۆژەی وەزارەتی بڵێن پیشەسازی و بازرگانین، بەڵام هەمویان بە هەمانگی و بە تەنسیق لەم بوارە کارەکەن بۆ ئەوی بتوانرێت ژێرخانی ئابووری لەو پارێزگایە و لە کوردستانیش پێش بخرێ. ئەو ناوچەی پیشەسازی کە بڕیار بۆ دروست بکرێتکە چەند ساڵێکە حکوومەتی هەرێم پلانی داناوە لە ناوچەیە بە تایبەتی کۆمەڵی کارگەی گرنگی خواردەمەنی لە خۆ دەگرێت. زەوەکەی بۆ تەرخان کرا ئەم بابەتێک لای کرایەوە وەکو کشتتوکاڵی هەڵەبجە ماوەیەک پێم وا بێت دەستەی وە بەرێنان چاوەڕێی ئێوە بوو کە بۆ یەزەوەکەی بۆ دابین بکەن. خۆی ئەوەندەی من زانیاریم بێت ئەو ناوچە پیشەسازیە کە لەسەر خواستی دەستەوە بەرێنان دابین کراوە لەسەر ڕوبەری 400 دۆنم بەرهەمێنرێ بۆ پیشەسازی قورسە، واتە بەدەرە لە ئەو پیشەسازیانی کە پەیوەندیان بە بواری کشتتوکاڵەوە هەیە. ئێمە لە ساڵانی پێما بێ کاکستار بابەتی لە قوتونان شیرەمەنی ئەمانەی تێدا یعنی ئەو پرۆژە کشتتوکاڵی کە وەبەرهێنان دیکا لەو ناوچەیە ئەمە پەیوەندی بە ئێوە نییە لایەنێکەوە. خۆی پیشەسازی قورس زیاتر ئەو پیشەسازیانەیە کە ڕەنگە پیشەسازیە خۆراکیەکان لەگەڵی نێنەوە، چکە لە ڕووی ژینگەیەوە ڕەنگە گونجاو نەبێ. ئێمە شوێنێکی ترمان کاتی خۆی بۆ پیشەسازی قورس دابین کردبوو لە پارێزگای هەڵەبجە، بڕیارمان داوە کە لە کاتی دروستکردنی ناوچەی پیشەسازی قورسە ئەو شوێنە بکرێتە ناوچەی پیشەسازی خۆراکی، واتە ئەو کارگە و شوێنانی کە پێویستە کە بۆ بواری پیشەسازی کشتتوکاڵی دروستەکرێ لەو جێگایانە بێت. کاکستا ڕاشکاوانە پێم بڵێ هەڵەبجە وەکو پارێزگا لە ڕووی کشتتوکاڵیەوە هاوشەوەی پارێزگایەکی وەکو هەولێر سلێمانی دووەک مامەڵی لەگەڵدا کراوە یاخود لە لەمەشدا قوربانی هەڵەبجە. خۆی وەزارەتی کشتتوکاڵ بە یەک چاوسێری هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانی کردووە و بە پێی پێداویستی ناوچەکان پرۆژەکانی خۆی تێدا ئەنجام داوە و من ئەوەندەی لەم کەرتە کارم کردووە هیچ جیاوازیەکەم لە بڵێن مامەڵەکردن نەبووە لەگەڵ ناوچەکانە. ئەوەی دێتە بەردەستی وەزارەتی کشتتوکاڵ، وەزارەتی کشتتوکاڵ بۆ شێوە مامەڵی لەگەڵ ئاکا، ڕەنگە لە هەندێک مؤسساتی تر بۆ جێگا بۆ شێوەیە نەبوو بێ، بەڵام ئەوەی کە لە کەرتی کشتتوکاڵایە و لە وەزارەتی کشتتوکاڵایە و لەژێر خواست و ئیرادی وەزارەتی کشتتوکاڵایە بە یەک چاو مامەڵی لەگەڵا کراوە. پلان و ڕوئیا و بەرنامەکانی ئێوە وای کردووە هیچ زیادێکی بکرێتە سەر کەرتی کشتتوکاڵ لە سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی لە کابینی نوێم کە گرنگێکی زیاتر بەم بابەتە درا. خۆی لە گوێتان لێگیرا لەم بوارەدا؟ خۆی وەڕاستی بێ ئێستا ینی تەوەجوهەیەک هەیە، ئاراستەیەک هەیە کە وەبەرهێنانی زیاتر لە کەرتی کشتتوکاڵ بکرێت و بەهۆی ئەو کەشە گونجاوەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە ئەتوانم بڵێم زۆر بەڕوونی ئەو تەوەجوه و ئاراستە بەدی ئەکرێ. ینی ئێستا لە پارێزگای هەڵەبجە پرۆژەیەکی استراتیژی زۆر گەورەی هێلکە بەرهەمەهێنرێت کە توانای لە کۆتایی پرۆژەکە کە تەواو بێت توانای بەرهەمێنانی 1 ملیۆن هێلکە هەیە لە ڕۆژێکە. چەندین پرۆژەی گاوداری زۆر گەورە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرهەمێنراون کە ژمارەیان 6 پرۆژەیە کە لە توانایانە هەیە بەرهەمی شیرەمەنی بگەن ئاسێکی زۆر بەرز لە سنووری پارێزگاکە. ئەمانە حکوومەت کردوێت یا کەرتی تایبەت؟ نەخێر، ئەمانە هەمووی بە هاندان و بە کاراسانیکردن و بە پشتیوانیکردنی وەزارەتی کشتتوکاڵ کراوە لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێ ئەکرێت. خۆتان نەزانن ینی ئێستا ینی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە زەمینە سازی باش بکات بۆ ئەوەی کەرتی تایبەت بتوانێت وەبەرهێنانی زۆر گەورە و زۆر شایستە لە کەرتی کشتتوکاڵە ئەنجام بدات. بەس کاکستار ئەم بۆچنەی تۆ دەقیق وایە، بەڵام بۆ کەمتر وەبەرهێنەران خاوەن سەرمایه‌دارەکان کەمتر ڕوو لە هەڵەبجە دەکەن بۆ کاری وەبەرهێنان، حتا ئەمە بۆ بابەتی کشتتوکاڵیش ڕەنگە ڕاست بێت. چەپەکی و چەق بەستووی ناوچەی هەڵەبجە لە ڕووی جوگرافی وای کردووە کە ئەم دابڕانە دروست ببێ یا چییە مەسەلەکە؟
خۆی ئەمە بۆ پرۆژەکانی تر هەمووی ڕاستە بەڵام بەدەل لە پرۆژی کشتتوکاڵی چونکە کشتتوکاڵ لە هەڵەبجە بەرهەمی بێنی یاخود لە سلێمانی یاخود لە هەولێر ینی ناوچە و یا چەپەکی ناوچەکە هیچ کاریگەرێکی لەسەر ئەوە نابێت بەڵام بۆ پرۆژەکانی تر فعلەن هەڵەبجە زۆر و بەرهێنە ڕووی تێناکات لە بەرەوە جدوای اقتصادی نیە بەراورد بە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بەڵام پێچەوانەی پرۆژەکانی تر لە پرۆژەی کشتتوکاڵیە خۆشببختانە تەوەجوهێکی زۆر باشەیە لەلایەن و بەرهێنەرانەوە و ڕۆژانە داخوازی و داواکاری زۆر هەیە بۆ ئەوەی پرۆژەی زیاتری و بەرێنان لە بواری کشتتوکاڵ جێبەجێ بکرێت. هیچ ئامار و ڕێژێک هەیە کە دەرخەری ئەوە بێکەوە بەرێنان لە پارێزگای هەڵەبجە لە کەرتی کشتتوکاڵ گەشتۆ بەم ئاست و ڕێژەیە؟ بەڵێ بەڵێ ئێستا ئێمە لە بواری پەلەوەری لە ئیکتیفای زیاتی زیاتری پارێزگاکەمان ینی گەشتون بەوە لە پرۆژەی بەرهێنانی هێلکە ئێستا دوو پرۆژەی بەرهێنانی هێلکە لە سنوورەکە هەیە پرۆژەی ئەو کۆمەلگای خۆراکی کە ئاماژەم پێدا کە پرۆژێکی زۆر گەورەیە لە توانایدا هەیە زیاتر لە 400 بۆ 500 دەستی کار لە ناو پرۆژەکە جێبکاتەوە نزیکەی 6 پرۆژەی گاوداری زۆر مۆدرن و گەورە لە سنووری پارێزگاکە بەشێکی جێبەجێ کراوە و بەشێکیشی جێبەجێ ئەکرێت و لە ئاسی وەکو باسم کرد لە ئاسی ئینتاجی بەرهەمەکانی تریش هەڵەبجە بەڕاستی بەراورد بە ڕووبەرەکەی خۆی پێشەنگە. کاکستار یعنی هەمیشە کە باسی کەرتی کشتتوکاڵ دەکرێت هەمیشە مەبەست و ئامانجەکە ئەوەیە بۆ ئەوەی کە داهاتێک بۆ حکومەت دەسەبەرکات من دەمە ینی بەڕوونی ئەو بزانم بۆ نمونە کاتێک کە پرۆژەیەکی گاوداری کشتتوکاڵی ئاژەڵداری لەم سنوورە دەکرێتەوە لەلایەن کەسایەتیەکەوە ئەمە چۆن وا دەکات کە زیادەی بخاتە سەر داهاتی حکومەت ینی حکومەت چۆن سود لەمە دەبینێت وەکو داهات خۆی لە ڕاستیدا ینی یەکەم ینی بەرهەمی ناوخۆیی هەر بۆ خۆی ینی کە تۆ پێویستە بەوە نەبێت لە دەرەوە بەرهەم بێنی ئەمە خزمەتێکی زۆر گەورەت بە ژێرخانی ئابووری وڵاتەکەی خۆت کردووە لەم پرۆژانە بەدەیان و بگرە ئەگەر تەواوش بکرێ بە سەدان کەس دەستی کاریان بۆ دابین ئەکرێت کە ئەمانش مەساریف و ئەرکیان لەسەر حکوومەت کەمە بێتەوە و لە ڕێگەی کۆمەڵێ ڕسومات و کۆمەڵێ کارەوە بێگومان حکوومەتیش مستەفید دەبێت لەو پرۆژانە و بەڵام ئەوەی کە ئامانجە لە بواری کەرتی کشتتوکاڵە بە دەرەجەی یەکەم بژانەوەی ژێرخانی ئابووری کوردستانە و پاڵپشتیکردنی براجوتیارەکانە کە پانتایەکی زۆر لە خەڵکی کوردستان ژیانیان لەسەر جوتیاریە و بژێوی ماڵ و مناڵیان لەسەر ئەو کەرتە دابین ئەەکەن. باشە ئەنی ڕێژەی جۆر و ئاستی کشتتوکاڵی لە پارێزگای هەڵەبجێ لە ئاستێکدایە کە لە ڕووی ئاسایشی خۆراکەوەی مەمەترسیمان نەبێ بۆ داهاتوو ئەگەر دامێکی باش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ کەرتی کشتتوکاڵ بەگشتی لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای هەڵەبجەش دابین بکرێت کە ئەمەیکێکە لە خلە گەورەکان لە باشترین حاڵەتە کە حکوومەتی هەرێمی کوردستان باشترین بودجەی لەبەردەسا بووە کەمتر لە 102 بودجە تەرخان کراوە بۆ کەرتی کشتتوکاڵ ئەگەر بێت و حکوومەت ئاورێکی جدی لەم کەرتە باتەوە بەشێکی باش لە میزانەکەی کە ینی بەراوردی کا بە ئاسی ئەو وڵاتانەی کە کەرتی کشتتوکاڵ تێدا پێشکەوتووە بێگومان کەرتی کشتتوکاڵ تاکە کەرتە کە سەقامگیرێکی هەمیشەیی بۆ ئابووری هەرێمی کوردستان بەدی ئەهێنێت. کاکستاریەوە بۆتان ڕوون بۆتەوە کە هەڵەبجە زیاتر بۆ چی جۆرە بەرومێکی کشتتوکاڵی زیاتر گونجاوە هەرچەند بۆ هەمووی ڕەنگار گونجاو بێ بەڵام ئەوەی کە وەکو داهات وەکو سەرمایە بۆ حکوومەت دەمێنێتەوە ئێوە فۆکستان لەسەر زیاتر لەسەر کام جۆری کشتتوکاڵی بووە. لە سنووری پارێزگای هەڵەبجە فۆکس لەسەر بەرهێمێنانی دانەوێڵەیە لەسەر بەرهێمێنانی باغداریە بە ڕێژەی ینی بە شێوەیەکی گشتی و هەنار بە تایبەتی لە ناویاندا و فۆکس لەسەر بەرهێمێنانی پەتاتەیە فۆکس لەسەر بەرهێمێنانی ئاژەڵی و پەلەوەریە لە سنووری پارێزگای هەڵەبجە و بەگشتی هەموو کشتتوکاڵەکانی تریژ وەک ئاماژت پێدا لە سنووری پارێزگای هەڵەبجە و لە دەشتی شارەزور بەگشتی ژینگەیەکی لەبار و گونجاوە کە تێیدا بەرهەم بهێنرێت. لەم ساڵدا بە دیاریکراوی چەند جۆری بەرهەم ڕەوانی دەرەوە کراوە کاک ئێستار سەبارەت بە هەناردەکردنی بەرهەم ئەوەی کە بە شێوەیەکی گشتی کە ینی جێگەی ئاماژە بێت بەرهەمی هەنار بووە کە ئێمە زانیاریمان لەسەری هەبێ و کارمان تێدا کردبێ و ئومێ دەکەم و بەپێی ئەوەی کە بیستوشمان ئەوەیە کە
لە ئایندەدا کار بکرێ ئەم قۆناغە ئەم هەنگاوی ئەمساڵ ببێتە دەواازەیەک بۆ ئەوەی بتوانرێ ئەو بەرهەمانەی تر کە براجوتیارەکان لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانیانە بەرهەمی هێنن بتوانن ئەوەی کە لە بەشی پێداویستەکانی بازار زیاترە هەناردەی بازارەکانی دەرەوەی بکەن. بەرنامەی دوورمەودا نزیک مەودای حکوومەت بۆ جێبەجێکردنی پلانی کشتتوکاڵی لەو ناوچەیە چییە؟ هیچ پرۆژە و استراتیژێتێکی وا گەورەدانراوە کە لە ماوەی داهاتوودا جێگەی طموحی ئەوە بێت و بەڕێبەتی کشتتوکاڵی هەڵەبجا خۆی زیاتر کارکردنە لەسەر زیاتر ڕاکێشانی دەستی وەبەرهێنەران بۆ ئەوەی بتوانن پرۆژەی گەورەتر و پرۆژەی باشتر لە سنوورەکە جێبەجێ بکەن و ئەوەی کە لەسەر شانی حکوومەتە کە جێبەجێ بکە پەیوەندی بە بودجە و میزانیوەیە. ئەگینا پلان و بەرنامەی زۆر باش هەیە بۆ ئەوی بتوانرێت دامی کردی کشتتوکاڵ بکە بەڵام ئەگەر بودجە لە بەردەست نەبێت وەزارەتی کشتتوکاڵیش ناتوانێت ئەوە بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی کشتتوکاڵ دەسەوەسان ناوەسێت بەردەوام هەوڵەدات لە ڕێگەی بەڵام کاکستار بەشە هەرە گەورەکەی لەسەر شانی ئێوە نیە و بەڕێبەتی کشتتوکاڵی هەڵەبجا بۆ ئێوە چاوەڕی دەستی حکوومەت دەکەن بۆ خۆتان لەگەڵ کردی تایبەت ئەمە مەهانگی و ڕێکەوتنە ناکەن خۆ لە دنیا ئێستا هەموو کردەکان بۆ بەرەو تایبەتکردن دەڕوات ینی بۆ لەسەر حکوومەت دەوەستن ئەمە قسەکەیە. ئێمە کە باسی وەزارەتی کشتتوکاڵەکەین لە ناوێندا مەبەستیشمان بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی سنووری پارێزگاکانە. ئەلبەتە لەم بوارە هیچ کەمتەرخەمیەک نییە. ئێمە بەردەوام هەوڵمان داوە دەستی وەبەرهێنەران زیاتر بۆ ئەو سنوورە ڕابکێشین و هەوڵمان داوە ئەوەندەی لە توانامان نابێت و ئەوەندەی یاسا و ڕێنمایەکان ڕێگە بە کاراسانی بۆ بەرهێنان بکەین بۆ ئەوی وەبەرهێنان بکەن لەو سنوورە. ینی ئەگەر بێت لە ماوەی چەند ساڵێکە بڵێن بە دوواداچوونێ بکەیت ئەبینی ڕێژەی وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵ لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو بەراورد بە 4-5 ساڵ پێش ئێستا ینی لە گەشەکردنیکی زۆر باشایە. دڵنیایی دەدەیت کە لە داهاتوو باشتر دەبێت؟ ومێدمان وایە کە تاوان سەقامگیری زۆر گرنگە ئەگەر هەرێمی کوردستان لە دۆخی سەقامگیریکی زۆر باشا بێت بێگومان ئەمەل و هیوایەکی باش هەیە بۆ ئەوەی وەبەرهێنەران زیاتر ڕوو لە وەبەرهێنان کەن لەم کردات چونکە خۆتەزانی ینی هیچ گەشەکردنیکی ئابووری یا هیچ گەشەکردنیەک ڕوونادا کە بەتایبەت بودجە و سەرمایەی کردی تایبەتی تیا بەکار بهێنرێ ئەگەر لە ڕووی سەقامگیری و سەقامگیریەک نەبێت کە دڵنیایکی باشە من چەند پرسیارێکمەیە بە کورتی دەمەوێت کاتەکە ئیستیقلالکەم وەڵامی بۆ بگرم. بابەتی بەناوکردنی زەوی کشتتوکاڵەکان بە ناوی جوتیاران هەمیشە گرفتێکی سەرەکی بووە لە هەموو ناوچەکان بەبێ جیاوازی و حتمما لە هەڵەبجەش ئەم دیاردەیە هەیە. پلانی حکوومەت ئەوە بوو کە بەشێک لەم زەویانەکە بە ناوی جوتیارانەوە ئەم پرۆسەیە بەردەوامە بۆ ئێستا؟ خۆی بەداخەوە ئەو پرۆژەیەکی زۆر باش بوو لە ماوەی ینی ڕابردوو دەستمان پێ کرد بۆ ئەوەی تەملیکی زەویە کشتتوکاڵەکان بکرێت لەسەر براز جوتیارەکان و چەند ساڵێکیش بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ ئەو پرۆژە بەردەوام بوو بەڵام بەداخەوە نەتوانرا ئەو زەویانە ئەوانشی کە کەشفیان بۆ کرا و کاری مەدانیان بۆ کرا بە ئاکام بگات لەبەر ئەوەی بودجەی پێویست ساڵانە بۆ ئەو لیژنانە تەرخان نەکرا و لیژنەکان کارەکانیان وەستان و ومێدەوارین کە بتوانێت لە ماوەکانی ئەگەر مەسەلەکەم بابەتی مادی بێ بۆ ئەوی لیژنەیەک نتوانێت کارەکانی خۆی بکە خۆ ڕەنگە ئەگەر من جوتیار بم ئامادە بم تەواوی تێچووی ئەو لیژنەیە بم بۆ ئەوی تەنها زەویەکەم بەناوەوە بکرێ یان جوتیارانم ئامادەیان تێدا نەبوو بۆم بابەتە خۆی لە ڕاستیدا لەم جۆرە باش نەبوو ئەمە بکرێ لەم جۆرە کارانە حکوومەت چاوی لە گیرفانی جوتیار نییە بۆ ئەوی بتوانێت پرۆژەکانی بۆ بەرێتە پێش و ئەوە ئەرکی وەزارەتی کشتتوکاڵە و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بودجە بۆ ئەو بوارە تەرخان بکات کە دڵنیاشم ینی پارێکی زۆری ئەوێت بۆیە ینی ئەوە نییە تەنها بریتی بێ لە بڕێ پارەی ڕەمزی حکوومەت نتوانێت دابینی بکە ئەو لیژنانە پێویستیان بەوەیە کە ئۆتۆمبیلی تایبەتیان بۆ دابین بکرێت کرەسە و ئامێری تایبەتیان بۆ دابین بکرێت هەنێ شوێن هەیە کادیری پێویستی لە بەردەستانێ پێویستە فەرمانبەر و ڕووپێ و ئەوانیان بە گرێبەست بۆ زەویانێکە ساڵانێکە خراوەتە سنووری شارانی و ئەتفا کراوە زەوی کشتتوکاڵی بۆ بەڵام شاراوانی بەکاری نێنەوە ئایا بۆ ئەوی کە پێویستی ئەم زەویانە نەبووە تاکو ئێستا ئەم زەویانە عنی جارێکی دیکە دەتوانێت بگەڕێنێتەوە بۆ
سەرکشت و کاڵ یان ئەمان چۆن مامەڵی لەگەڵا دەکرێن بابەتە تاوان سەبارەت بۆ زەویانە بڵێ لە هەندێک شوێن گەڕێنراوەتەوە و لە هەندێک شوێنی تریش کار کراوە بۆ ئەوەی وەربگیرێتەوە بخرێتەوە سەرکەتی کشت و کاڵ و تەنان لە سنووری پارێزگاکەی ئەمە شایانی پارچە زەوی هەیە کە ساڵانی ڕابردوو خراوە سەر سنووری شارەوانی بەڵام ئێستا لە بەرەو شارەوانی پێویستی نیە یانی توانیەوە بەکاری بێنێ لە هەوڵین بیگەڕێنەوە سەر بڵێن کەرتی کشت و کاڵ. بەڕێستا مححمود بەڕێبەری گشتی کشت و کاڵی پارێزگای هەڵەبجە بەوە کاتێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەنامەیەکی دیکە هەر بەختەوە.